هەوڵەکانی داعش بۆ گەیشتن بە کێڵگە و بیرەنەوتەکانی ڕۆژ ئاوای کەرکووک و دبس بەردەوامە و لە هێرشێکیشدا لە ڕێگەی تەقانەوەی 2 بۆمبی چێنراوەوە. بۆریەکی نەوتی بای حەسەنیان تەقاندەوە. قایموقامی قەزای دبسیش دەڵێت داعش پلانی جۆرا و جۆر بۆ گەیشتن بەو ناوچەیە و کێڵگە نەوتیەکان بەکاردەێنێت بە پێویستیشی دەزانێت ئاسایشی ناوچەکە زیاتر بپارێزرێت. داعش دوای ئەوەی ماوەی 3 ساڵی وا تەواو کرد بەرەو ڕوخانەتێ بەرەو نەمانەتێ هەرەسی هێناوە پەنای بردوۆتە بەر هەندێک کاری تیرۆریستی قیزەوان دەستی دوژمن دائیمەن ئەوێ بگاتە ئەم شوێنانە بۆی دەگەیە بە زەربێ بوەشێنێ بۆ ڕاگررتنی ئەو نەوتە و ئەو سامان و سروشتەی لەم سنوورە هەیە. پێویستە ئیجراعاتی ئەمنی زیاتر بکرێ لە دەرەوەی شار چونکە ئەو چێلگانە هەمووی لە دەرەوەی شارە. پۆلیسی نەوت و گاز بە ئەرک و واجبی خۆیان هەستاون بەڵام سنوورەکە زۆر فراوانە. سنوورەکە دزەی لێکرێ سنوورێکی گەورەیە هاو سنووری لەگەڵ حەویجە لەگەڵ مەخمور لەگەڵ مووسڵ. چەندین جارە داعش بە مەبەستی کۆنتڕۆڵکردن و تەقاندنەوەی بیرانەوتیەکانی بای حەسەن و ئاڤانە هێرشی خۆکوژی ئەنجام دەدات بەڵام پیلانەکەیان شکست دەێنێت. فەرماندەی لیوای 2 هێزەکانی پێشمەرگەش دەڵێت بە هۆی زۆری بیرەنەوتەکان و گرنگی ناوچەکەوە داعش ناوە ناوە هێرش ئەنجام دەدات. نەوێ بەدیلێ بدۆزێتەوە بۆ مووسڵ بۆیە بەردەوام هێرشەکاتە سەر دوبس و شاری کەرکووک و بەردەوام جمو جۆڵیان هەیە بەردەوام فعالیاتیان هەیە بەڵام تا ئێستا لەخوا بزیابێ پێشمەرگە و دەستگا ئەمنیەکانیان هێشتووە بگاتەوە ئاستەی کە دڵخۆشکەر بێ بۆ داعش. لە ساڵی ڕابردوو داعش ژمارەیەک هێرشی خۆکوژی بۆ سنوورەکە و کێڵگەی نەوتی بای حەسەن ئەنجامدا. وێڕای تەقانەوەی 2 خەزانی نەوتی ئەو کێڵگەیە ژمارەیەک فەرمانبەری کارەبا و پۆلیسی شەید کرد بەڵام هێزەکانی پێشمەرگە کۆنتڕۆڵی بارودۆخەکەیان کرد و سەرجەم ئەو چەکدارانەی داعشیان کوشت کە بە ئەنجامدانی هێرشەکان هەستا بوون. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام قەزای دووبس.